پێیوت تۆ وەکو پشتی دایکم وایت، لە دایکم فەرزتری. لە زمانی جەهالەتا ئەم قسەیە تەلاقدانێکی زۆر گەورە بوو. هەر کەسێک ئەم قسەیە بوو تایە بە خێزانەکەی، ئیتر ئەو خێزانەی هەرگیز بۆی نەبوو بچێتەوە لای مێردەکەی. خەولەش ئافرەتێکی داما و پیر و پەککەوتە مناڵی زۆر بەپەلە خۆی خستە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. قسەکەی مێردەکەی زۆر کاریگەری هەبوو لەسەر دەرونی، بە ناڕەحەتی و گریانەوە هاتە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هاتووم شکاتی حاڵی خۆم دێنمە لای تۆ، هەتاوەکو جوان و گەنج بووم، ئەوسی مێردم منی خۆشەویست، بۆهۆی منەوە مناڵێکی زۆری بوو، ئێستا تەواو پیر و پەککەوتە بووم، تەمەنم چووە بە ساڵا و ساڵەکانی تەمەنم زیاد بوون. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، جاران ئەوس منی خۆشەویست، ڕەغبەتی هەبوو بۆم، بەڵام ئێستا کە ئەبینێ پیر بووم و پەکم کەوتووە بەهۆی مناڵەکانی ئەوەوە کە خزمەتم کردوون. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، تەلاق هاتووە بە دەمیا و ڤیهاری کردووە و ئەو قسەیە تێوتووە کە وتێتی لە دایکی فەرزترە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کچێکی بچووکم هەیە، ئەگە لە ئەوس ژیا بمەوە بیەم بە ئەوس ژیانی ئەفەوتێ، لای منیش بێت لە برسا ئەمرێ، کەسێک نییە خزمەتی بکە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، تەکبیرێکم بکە، شکاتم هێناوەتە لای خوا، با تەلاقم نەدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی خەولە، چارەت نییە و هاتووە بە دەمیا و ناتوانی بگەڕێیتەوە لای ئەوس، تەواو تەلاقی کەوتووە. عایشەی دایکی ئیماندەرانە فەرمێ خەولە ئەوەندە لە خزمەتی پێغەمبەرا گریا صلی الله عليه وسلم، ئەوەندە شکاتی حاڵی خۆی کرد هەتا پێغەمبەر گریا. هەموومان لەو ماڵە بوون ئەهلی بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەموومانی گریان. دوعایە کرد و خوا فریام کەوە. لەو کاتەیە وەحی دابەزی بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، سوورەتێ بەو بۆنەیەوە بەهۆی ئافرەتێکەوە دابەزی، بە ناوی سوورەی مجادلە، سوورەی قەد سەمیع الله. خەولە خەریک بوو، دڵی دەرەهات ئەم وەحیە چییە؟ ئەبێ وەحیەکە چی بڵێت؟ جیابمەوە لە ئەوس، لە ماڵەکەم هەڵکنرێم، لە مناڵەکانم دوورکەومەوە، یان خوا ئیجازەی یاوە بگەڕێمەوە لای هاوسەرەکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم زەردەخەنەیەکی کرد و ڕووی گەشایەوە و فەرمووی ئەی خەولە، مژدەت لێبێ، قد أنزل الله فيك قرآنا يتلى إلى يوم القيامة. بەهۆی تۆوە خوا قورئانی دابەزاندووە هەتا ڕۆژی قیامەت دەخوێنرێتەوە. ئەی خەولە، خوای پەروەردگار 4 ئایەتی سوورەی قەد سەمیع اللهی دابەزاند، کێشەکەی خەولەی چارەسەر کرد. قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما إن الله سميع بصير. خواف النبراستي خوابيستي وبيني قصي أو آفرتي ومجادلة ومحاورة وحواري نيوانتو أو آفرتي كهاتب وشكاتي حالي خويل إخواك وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما.
خوای پەروەردگار و توێژی نێوان تۆ و ئەو ئافرەتەی بیست ئەبیسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە خوا بیسەر و بینەرە. خوا فەرمی الذين يظاهرون منكم من نسائهم ما هن أمهاتهم. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پیاوانەی ظیهارەکەن و بە خێزانەکانیان ئەڵێن وەکو دایکیان وایە، ئەوانە دایکیان نییە، ئەوانە خێزانیانن. إن أمهاتهم إلا اللائي ولدنهم، دایکی هەموو کەسێک ئەو دایکەیە کە لێی بووە. وإنهم ليقولون منكرا من القول وزورا، ئەوانە قسەیەکی زۆر نەشیاوەکەن، درۆ بەدەم خواوەکەن العیاذ بالله. چۆن بە خێزان ئەڵێی دایکمی، چۆن شتی وا ئەڵێ. وإن الله لعفو غفور، خوای پەروەردگار بەخشندە و مێهرەبان و لێخۆشبووە و خاوەن مەغفیرەت و خاوەن عەفوە. خوای پەروەردگار کێشەکەی بۆ چارەسەر کرد، فەرمووی والذین یظاهرون من نسائهم، ئەوانەی ظیهارەکەن لەگەڵ ژنەکانیان، واتە ئەڵێن بە ژنەکانیان وەکو دایکیان وایە، ثم يعودون لما قالوا، کاتێ پەشیمانە بنەوە لەو قسەی کە کردویانە، دان بە هەڵە و غەڵەتی خۆیان ئەڵێن چی بکەن؟ فتحرير رقبة، ئەبێ عەبدێکی کۆیلەیەک ئازاد بکەن، من قبل أن يتماسا، بەر لەوەی لەگەڵ ژنەکانیان ناتێکەڵ بن بگەن بە یەک. ذلكم توعظون به، ئازادکردنی ئەو بەندەیەش بۆ ئەوەیە وەعز و پەند و ئامۆژگاری وەرگرن، بەهۆی سەرفکردنی پارەوە بتەزێن، کە جارێکی تر شتی وا نەکەن، موعظەیەک بێ بۆتان، دەرسێک بێ بۆتان. والله بما تعملون خبير، خوا بآقا و خبير بهمو كارك ايكن. فمن لم يجد، اگر عبد دز نكود كويلة دز نكود آزاتك، فصيام شهرين متتابعين، بعد دو مانگ بسر يكو بروجوك، يقروش فرقيان نخاد، دو مانگ بسر يكو بروجوك، لنا او دو مانگ دا روجك يخوات، ئەوە هەموو ڕۆژەکەی بەتاڵەبێت بێتەوە ئەوە. فصيام شهرين متتابعين من قبل أن يتماسا، دوو مانگ بەسەر یەکەوە بە ڕۆژوو بێت، بەر لەوەی لەگەڵ خێزانەکەیان تێکەڵاو بێت. فمن لم يستطع، ئەگەر نەیتوانی بە ڕۆژوو بێت، فإطعام 60 مسكينا، ئەبێ نانی 60 کەس بە 60 کەس پێر بکات. ذلك لتؤمنوا بالله ورسوله، ئەمەش بۆ ئەوەیە ئیمانتان بەخوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهێز بێت. وتلك حدود الله، طلاق خواردن بەرامبەر بە خێزانەکەت، دەرکردنی خێزانەکەت سنووری خوا نابێت بیشکێنی، نەکەی شتی وا بکەیت. خوای رب العالمین لەبەر خاتری ئافرەتێکی مەظلوم کە پیاوەکەی قسەیەکی نەشیایی پێوتووە هاتەوە جواب، بڵێ خوای پەروەردگار لەبەر خاتری ئەم هەموو زوڵمەی ئەکرێ لە غوڵتا، لە عەفرین، لە مامۆستایانی ئافرەتی موچەبڕا و برسیکراو، بڵێ خوای پەروەردگار هاواریان نەبیسێت، بڵێ خوای پەروەردگار ئاو ناڵەی مەظلومان نەبیسێت ئێستا، بڵێ ئەیبیسێت بەلا، چاوەڕوانی انتقامی خوا بن إن شاء الله. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خەولە بڕۆ بە پیاوەکەت بڵێ با عەبدێ ئازاد کە. خەولە وتی ئەی پێغەمبەری خوا بەخوانیەتی، فەرمی بچۆ پێی بڵێ دوو مانگ بە ڕۆژوو بێت. وتی ئەی پێغەمبەری خوا بەخوا ئەوە نە پیر بووە ناتوانێ بە ڕۆژوو بێ، خەریکە چاوەکانی لە دەست ئەدا و کوێرە بێ. فەرمی خەولە بچۆ پێی بڵێ نانی 60 کەس بات. وتی ئەی پێغەمبەری خوا بەخوا هیچمان نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو پوشێ خورمای هێنا، زەمبیلێ خورمای هێنا، فەرمی ئەمە بەرە بیبەخشەرەوە بە فەقیر و هەژارە، با کەفارەتی سوێنەکەت بێت. خەولەش وتی ئەی پێغەمبەری خوا منیش ئەوە لە خورماشە گەدەم، فەئوعینه کۆمەکی نێردەکەمەکەم بۆ ئەوەی کە بچمەوە لای ناڵم ناڵەکەم و
هێلانەمان تێک نەچێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی استوصي بابن عمك خيرا، بچۆ لەگەڵ هاوسەرەکەتا باش بە، کارێک مەکە تەلاق بێ بەدەمیا و قسەی خراپ بێ بەدەمیا، لەگەڵ یا باش بە. ئەمە جوابدانەوەی و وەڵامدانەوەی خوایە بۆ ئافرەت، ئەوەیە ڕێزی ئافرەت. هەر ئەو خەولەیە مسڵمانەکان، هەر ئەو ئافرەتە. لە زەمەنی عومەری کوڕی خەتابە، عومەر هاتە دەرەوە ڕزای خوای لێ بێ، بڕوا بۆ مزگەوت، ئافرەتێکی پیری پەککەوتە گرتی، وتی ئەی عومەر بوەستە. ڕایگرت. عومەر فەرمووی بەڵێ. وتی ئەی عومەر تۆ لە زەمانی جەهالەتا بیرم بێت پیانە وتی عومەیر کە مسڵمان بووی پێ دەڵێن عومەر، ئێستا کە بووی بە خەلیفە پێ دەڵێن ئەمیر المؤمنین. ئەی عومەر لە خوا بترسە و حساب و کتابێک هەیە. والله العظیم هەر کەسێ بزانێ حساب و کتاب هەیە لە ئاگری جەهەنەمە ترسێت. زۆر عومەری ماتڵ کرد. هەندێک لە هاوڵان وتیان ئەی عومەر ئەمە بۆچی ئەوەنە ماتڵەبی بۆ ئەو ئافرەتە؟ عومەر فەرمووی سوێند بەخوا، ئەگەر بەیانی تا ئێوارە ڕام بگرێت قسەم بۆ بکە، لا ناچم لە لای، لێ دوور ناکەومەوە ئیلا بۆ نوێژە فەرزەکانە بێت. ئەزانە ئەمە ئافرەتە کێیە؟ هذه التي سمع الله قولها من فوق 7 سماوات. ئەمە ئەو ئافرەتەیە خوای پەروەردگار قسەکانی بیست لەسەر و 7 طەبەقەی ئاسمانەوە. ئایا عومەر گوێ بۆ قسەی نەگرێت؟ ئەمەیە ڕێزی ئافرەت مسڵمانەکان لە ئیسلامدا. ئیمامی قورطوبی بەڕەحمەت بێ ئەفەرمێت ئافرەتی ئیمانداری ساڵحە چووە بەهەشتەوە، لە بەهەشتا پلەپایەی زۆر بەرزترە لە حور العین، لە ئافرەتانەی کە خوا دروستی کردن حۆریە العینن. بۆ فەرمووی ئەم بەکردەوە و بە عەمەلی ساڵحی خۆی ڕواتە بەهەشتەوە، لەوان جوانترە، لەوان پلەپایی بەرزترە، لەوان بەڕێزترە لای خوا. بۆ چونکە بەهۆی پلەپایی خۆیەوە ڕواتە بەهەشتەوە. بەڕان حۆریە العینەکان خلقنا لغيرهم، دروست کراون بە پاداشتی غەیری خۆیان. ئافرەتان پلەپاییان زۆر گەورەترە لە بەهەشتا لە حۆریە العین. مسلمانەکان با بزانین ئافرەت چه حرمەتێکی هەیە لە ئیسلامدا. ئافرەت چه ڕێزێکی هەیە؟ خوا چی کردووە بۆ ئافرەت؟ خوا چه ڕێزێکی پێیاوە؟ جوان گوێ بگرە ئەی پیاوە، ئەی پیاوە مافی ئافرەتە ئیسلام واجبی کردووە کە جێبەجێ بکرێت لەسەر ئەرزە، کە جێبەجێ ناکرێ خەتای ئیسلام نییە، خەتای قورئان نییە، خەتای پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. گوێ بگرە و مانوو مەبە. ئەی ئافرەت تۆش گوێ بگرە، ئەمە مافەکانتە لە ئیسلامە. یەکەم، خوای پەروەردگار لەسەر ئافرەتی لا بردووە نوێژ و ڕۆژوو کاتێ لە عوزری شەرعی مانگانەدا بێ، مراعاتی حاڵی کردووە کە لە چ وەزعێکایە. وەرە ئەی پیاو تۆ ڕۆژێ بتڵێ خوێن بە چیت لێ دێت؟ چۆن ناڕەحە دەبیت؟ ئەو ئافرەتە خوا لەسەری لا بردووە کاتێکە لە عادەی شەرعیایە نوێژ و ڕۆژوو بکات، لەسەری نییە. دووهەم، خوای پەروەردگار لەسەر ئافرەتی لا بردووە نەفەقەی خۆیشی و ماڵ و مناڵیشی. لەسەر پیاوەکەی واجب کردووە نەفەقەی بکێشێت، مەسکەن، مەلبەس، مەطعەم، مەشرەب. لەسەر پیاوی واجب کردووە کە ئەبێ ئەمانە بۆ هاوسەرەکەی بۆ ئافرەت جێبەجێ بکە. سێهەم، ئافرەت بۆی هەیە مارەی ببات. ئەگەر مارە بڕاو گوازرایەوە مارەی ئەکەوێ، ئەگەر نەگوازرایەوە و جیا بوویەوە نیوەی مارەی ئەکەوێت، هەر بە عەقد نیوەی مارەی ئەکەوێت، بە شەرتێ پیاوەکەی لێ جابێتەوە. چوارەم، ئیسلامی پیرۆز ڕەحمی بە ئافرەت کردووە. ئەگەر ئافرەتێ شووی کرد بە پیاوێ هێشتا نەیگواست بوویەوە، پیاوەکەی مرد بمجرد العقد عليها، هەر ئەوەنە لێی مارە کراوە، پیاوەکەی مرد میرات لەو پیاوەی ئەبات، میراتی لێ ئەبات، هەر ئەوەنە لێی مارە کراوە میراتی لێ ئەبات، بانەش گوازرای بێتەوە، هەر بەو ئەو عەقدەوە. پێنجەم، ئیسلامی پیرۆز 4 جار فەزلی ئافرەتی یاوە بەسەر پیاوە، 4 جار. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئومک
ثم أبوك دایکت لەگەڵ یا باش بە دایکت ئەنجا فەرمی باوکت دایک چوان بەرامبەر مافی هەیە بەسەر تۆوە لە بەرامبەر باوکتا. شەشەم ئیسلامی پیرۆز ئەفەرمێ گە ئافرەتێک مەشهەدێکی بینی تەقە کرا خوێن ڕژێنرا ئەو ئافرەتە بان مەکەن بۆ شاهدی با شاهدی جینایەت و خوێن نەدا چونکە ئافرەت طبعی ناسکە دڵی ناسکە تەحملی ئەوە ناکا بەڵام ئەگەر ئافرەتێ شاهدی دا بۆ شیردان یەک ئافرەت شاهدی دا کە ئەم ئافرەتە شیری یا بۆ فڵانە کەس و کوڕێتی یا کچێتی لێ قبوڵەکە سەد پیا و شاهدی بدەن بۆ شیر لێ قبوڵ ناکە شاهدی دان اختصاصە ئەگە ئافرەت بینی خوێن ڕژرا نابێ بانگ بکرێ بە مەحکەمە شاهدی بدا لەبەر خاتری وەفقی ئافرەتەکە تێگەچێت. حوتەم ئیسلامی پیرۆز ئەفەرمێ نابێ ئافرەت جیهاد بکات جیهاد لەسەر ئافرەتە نەماوە واجب نییە لەسەری. هەشتەم ڕێزی ئیسلام بۆ ئافرەت خاوەنی 500 دەفتەر بێ خاوەنی 1000 دەفتەر بێ ئەگەر مەحرەمێکی نەبوو لەگەڵی بڕوا بۆ حەجی لەسەر نییە و خوا لەسەر بە گوناح نانووسێت. ئەوەتان زانیوە ئەگە ئافرەت خاوەنی ملیۆنەها دۆلار بێت ئەگە مەحرەمێکی نەبوو لەگەڵ یا بڕوا بۆ حەج پارێزگاری لێ بکا بیپارێزێ ئەو ئافرەتە گوناحی ناگانە ڕوا بۆ حەج مەعزوورە. نۆیەم ئافرەت لە حەجا ئیجازەی دراوە سەری نەتاشێ قژەکانی لێ نەکاتەوە 3 تاڵمووی لەکاتەوە بەستەتی مراعاتەن لجەمالیها وەخوای پەروەردگار حسابی حەڵقیش و سەرتاشینیشی بۆ ئەکا خێری ئەوەشی بۆ ئەنووسێت ئەفەرمێ سەرت مەتاشە وەکو پیاو لە دوای تەوابوونی عەمرە و تەواف سەرت مەتاشە 3 تاڵی مووی خۆت ببڕە بەسە لەبەر ڕێزێک بەوە ئافرەتە. دەهەم ئیسلامی پیرۆز حرامی کردووە ئافرەت تەلاق بێ کاتێ لە حەیزا بێت هەر پیاوێک ئافرەت تەلاق با لە حەیزا بێت ئەوە گوناحێکی کەبیرەی ئەنجامیاوە. ئەزانن بۆ چونکە کاتی ئافرەتەکە ئەڕوا ئافرەتەکە تەمەنی ئەڕوا خوا فەرمێ ئافرەتێ تەلاق درا بێ دوای 3 حەیز دەتوانێت شوو بکاتەوە دوای 3 عیددەی شەرعی بەڵام تۆ لە کاتی حەیزا تەلاقی ئەدەی ئەبێ بە 4 حەیز و گوناح دەگا زەرەری لێ ئەکەوێت لەو کاتەیە ئافرەت لە ناڕەحەتیایە نابێت تەلاق بە ئافرەت لە کاتی عیددەیە. 11 ئافرەت میرا دەبا لە مێردی لە باوکی لە برای لە کوڕی لە مناڵی بەبێ ئەوەی هیچیشیان باتێ. 12 خوای پەروەردگار حرامی کردووە لەسەر پیاوان بە زۆر مارەیی ئافرەتان داگیرکەن حرامە حرامخۆریە هەر کەسێک بە زۆر مارەی خێزانەکەی داگیرکا و بە دڵی خۆی نەیداتێ. 13 ئیسلامی پیرۆز حرامی کردووە ئافرەتێ شوو بکات بەبێ ئەوەی کە وەلی ئەمری نەبێت ئەبێ وەلی ئەمر بیا بەشوو لەبەر خاتری ئەوەی کە بە عیفەت و بە سەربەرزی بدرێ بەشوو نەک خۆی با بەشوو. 14 ئیسلامی پیرۆز ئەفەرمێ هەر کەسێک دیعایەکی بۆ ئافرەتێ کرد سەیری ئەو ڕێزە هەر کەسێک تۆهمەتێکی بۆ ئافرەتێ هەڵبەست لە پێش چاوی هەموو عالەم 80 جەڵدەی لێبەن لەو کەسە تۆهمەتێ بۆ ئافرەت هەڵبەسی لە پێش چاوی عالەم 80 جەڵدەی لێبە هەتا ڕۆژی قیامەتیش ئەو کەسە فاسقە شەهادەی لێ وەرناگیرێت. ئەمەیە ڕێزی ئافرەت لە ئیسلامە. 15 ئیسلامی پیرۆز ڕەحمی بە ئافرەت کردووە بەوەی کە هەر پیاوێک لە پێناوی خێزانەکەیە بمرێ شەهیدە دیفاعکە لە خێزانەکەی لە شەرەف و ناموسی لەو ڕێگەیەدا لە پێناوی خێزانەکەدا کوژرای خوا بە شەهید حسێبت بۆ ئەکات. 16 ئیسلامی پیرۆز ڕەحمی بە ئافرەت کردووە بەوەی کە مرد ئەبێ ئیلا پیاوەکەی بیشوە ئەمە غەریبە لە لای ئێوە غەریبە ئەبێ پیاوەکەی بیشوە یا ئافرەتێکی کە بیشوە باش وایە پیاوەکەی خۆی بیشوە. 17 ئیسلامی پیرۆز ڕێزی لە ئافرەت گرتووە بەوەی کفنی ئافرەت 5 پارچەیە لەبەر حرمەتی جەستەی ئافرەت
کفنەکەی 5 پارچەیە، هی پیا و 3 پارچەیە. کۆتایی ئیسلامی پیرۆز حەڵاڵی کردووە بۆ ئافرەت خولع. چۆن خولع؟ واتە ئەگەر ئافرەتێک پیاوەکەی خۆی بەدڵ نەبوو حەزێکی لێی جیابێتەوە، پیاوەکەش تەلاقی نەئەدا، عەزیەتی ئەدا، ئیسلامە فەرمی ئەو ئافرەتە بۆی هەیە تەلاقەکان لە پیاوەکەی بکڕێتەوە، خولعی بکە، خۆی لێ داڕنێ بە پارە خۆی ڕزگارکە لەو پیاوە. تخوا چ دینی ئەم مافانە ئەدا بە ئافرەت؟ و لە قیامەتیشا ژن و پیا و هەردووکیان یەک پاداشتیان هەیە، یەک پاداش. کردەوەی چاک بکە لە دنیادا، پیاوی ئافرەتی لە قیامەتا هیچ فەرقت نییە. أعوذ بالله من الشيطان الرجيم. من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. هر کەسێ کردەوەی چاک بکە، پیاو بێ یا ئافرەت، بە شەرتێ ئیماندار بێ، خوای پەروەردگار یەکجار پاداش دەداتەوە بە ئیزنی خوای گەورە. لە کۆتاییدا دەڵێم ناسری سوبحانی بە ڕەحمەت بێ ئەیفەرموو هیچ کەسێک وەکو ئافرەت نەخەڵەتێنرا لەم زەمانەدا بە ناوی ماف و بە ناوی بەڕێوەبردنی ماڵەوە لە ماڵەوە دەریان کرد و ئیشی دەرەوەشی پێ ئەکەن، ئیشەکەی ماڵیشیان لەسەر لا نەبرد، ئیشی ماڵیشی پێ ئەکەن. بۆیە لە 8 مارسدا باسی 8 مارس و ڕۆژی ئافرەت مەکەن. ئەی چی بکەن؟ بە سووک سەیری مەکە، مافی بە، ئیستیغلالی مەکە، ستەمی لێ مەکە و ڕێزی لێ بگرە. خوا ڕێزمان لێ بگرێ ئینشاءڵڵا. خوا لە گوناهمان خۆش بکە، خوا عاقبەت خێرمان کە، خوایە بەزەی بە حاڵمان نادێتەوە، خوایە بەزەی بە حاڵمان نادێتەوە، خوایە ڕەحممان پێ بکەیت، خوایە ئیسلاحی حاڵمان بکەیت، خوا دوعاکانمان گیرا بکەیت، خوایە شفای نەخۆشەکانمان بدەیت. یا ربی هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەریبە خوایە شیفای بدە. ئەو کەسەی ئەسیر و بەرەڵا ئەسیر و بەندی هەیە خوا بۆی بەرەڵا بکەیت. یا رب العالمین شفای نەخۆشی ئومەتی پێغەمبەر بکەیت. خوایە بەزەی بە حاڵمان نادێتەوە، خوایە وڵاتمان ئاوەدان بکەیتەوە. ئەوەی دڵسۆزی خاک و خەڵکە خوا ناجحی کرد، ئەوەی خائین و قود بڕ و موچە بڕی ئەم میلەتەیە خوا لە ناوی بێ بێحورمەتی بکەیت، لە کۆڵمانی بکەیتەوە. ئەوەی خەڵکی برسی ئەکا، خەڵکی بێژیان ئەکا، خەڵکی زەلیل ئەکا، خوا بێحورمەتی بکەیت، کەرامەتی بشکێن، دژمن زاڵکەی بەسەر ئەکە کردوتە یا رب العالمین. خوا وڵاتمان ئاوەدان بکەیتەوە، خوا بە ئیسلامەتیتمان ژێن، خوا بە ئیسلامەتیتمان هێڵن، خوا بە شفاعەتی پێغەمبەرمان خەیر. آمين. الحمد لله رب العالمين. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. آمين برحمتك يا أرحم الراحمين.